خۆیم پێم وایە لەم ماوەی ئەم چەند ڕۆژەی دواییدا ڕەنگە هەندێک هین کرابێ هەندێک گەیشتمێنە نەتیجە خۆی ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە داوای ئەوە بکات لە پێشە پارتی و یەکێتی ڕێکەوە ئەجا لەگەڵ حیزبەکانی تر قسە بکەن ئەوە وەکو جاران مەسەلا وەکو پەنجەوانی 50-50یەکە ڕەنگە پارتی بێوێت گۆڕانجی بێنێتە ناو عینەکەوە ئەوە دانووسانەکانەوە ئەو کاتە بنە سێ لایەن ئەم سێ لایەنە یەکێتی قوڵی نییە وا دیارە کۆبوونەی ئەم دوایە پێکەوە کردویانە هەندێک هەنگاوێ نابێت پێی قسەکانی یەکتر هەچەندە دوای ئەوەی کە کۆنگەری ڕۆژنامەگەریان نەگەل لە کۆبوونەوەکە یەکێتی نیشتیمانی بەتەنها هەندێشی ئەعلان کرد پارتی بەتەنها هەندێشی ئەعلان کرد هێشتا دوورن لە یەکەوە ئەنی ڕەنگە خەڵک وا بزانێ ئەوە هەردوو لایەن گەیشتنە نەتیجە بەڵام پێم وایە هێشتا ماویانە بگەنە نەتیجە خۆی بێمتمانەیەک دروست بووە بێمتمانەیەکە ئەوەی ئەڵێ بە یەک ڕۆژ کۆبوونی پەرلەمان کرێ بە یەک ڕۆژ کۆبوونی ئەنجومەنی محافەزەی کەرکووکیش کرێ ئەمە بێمتمانەیە چونکە ترسی ئەو خەرایە بداویت لە دەستی دەچێت ئەوە مانای استراتیژی نییە لەسەر بیرە نەوتە لەسەر وەزیرە لەسەر پەرلەمانە لەسەر سەفیرە لەسەر ئەوانەیە زیاتر ڕێکەوتنەکان واتە بەو بەرژەوەندی حیزبەکانە زیاتر